ئاماژمان لەم ئەم چالاکیە بریتی بوو لەوەی کە خەڵکی وشیارکردنەوە لەوەی کە ئەم بابەتە بابەتێکی زانستی پزیشکیە و هەموو کەس خۆی بپارێزێەوە ئەگەر تا چەند وڵاتیانی پارێزگای هەڵەبجە خۆیان بپارێزن بەڕاستی بەرکەوتن و توشبووان کەمترە بێت و بۆم شێوەژە دەتوانین لۆدێکی کەمتر لەسەر بەڕێبەراتی تەندروستی پارێزگای هەڵەبجە کەمتر کرد. هەستان بە ئەنجامدانی ئەم چالاکیە و بەخشینەوەی دەستکێش و دەمامک و تەواوی ڕێنمایەکانی وەزارەتی تەندروستی لە ناملکەیەکە و بەخشینەوەی بەسەر دوکانەکان بۆی زیاتر پابند بن و مەترسی بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا کەمتر ببێت. ئەمە دوکان تەڕەن هەیە پابەندیشین بە ڕێنماییەکان و داواش لە خەڵکێکم ماسکی ببەستی دەستەکە دەستی بکە هەتا ئەو وەزعی تێپەڕینین ئینشاءالله هەموو بە سەلامەتی تێپەڕینین و خەڵکیش پێویستە پابەندی بەڕاستی. ئێمە هەڵستاوین بە پابەندبوونی ڕێنمایەکانی بەڕێز پارێزگاری هەولێر و خەڵکی قەزاروانزیش پابەندی ڕێنمایەکانی تەندروستین و ئێمەش هەڵستاوین بە پابەندبوونی ڕێنمایی تەندروستیەکانی ئەم شوێنانەکە شوێنی قەدەغەکراو. باش الحمد لله والشكر هيك شترة اما باش مصيد معي خوابي جدين ويت مشاكل مصيد حوضات جدين هذا مشاكل نودون جدين جانا امريكا خوابي جم هاتن ويت دحري جدين ويت خدان كان حوضه وانا تاوج جدين حبيب ماتن مشاكل جدين مصيد نوعه شابوتي هيا نكاربي هيا ناقوره جرينا سلمونا ناقوری هی یه قابیلی اف نقی ماستی اوه قابیلی اف نقی یعنی قابیلی هی گله نقید قابیلی هی اوه هی بس شابودی آوا مازنه پیش آبیری خوره نه قابیلی ما بیری طلبی برای بدست شابود بچی که هی اوجی قابیلی اج برهنده پیش آبیری برهنده صرفیات همیشه روی اغلبه وقتی هی حوضه هی بس بو فرنه باشه